سڵای خۆی گەورتان لەبێ بینەر بەڕێزەکانم لە کۆیان لە ڕێکخراوی لە نوێبەشیاندنی منداڵانی ئۆتیزم سەردانی دکتۆر محەممەد ناسەحمان کردو مامۆسای زانکۆ و چارەسەرکاری دەرونی بۆ ئەوەی کۆمەڵێک پرسیاری زۆر گرنگی لێ بکەین ئایا ئەو منداڵانەی کە پێش 3 ساڵی پێش تەشخیصکردنیان کۆمەڵی نیشانەی ئۆتیزمان هەیە دایک و باوکان چۆن بتوانن بە شێوازێکی زانستیانە و بە شێوازێکی تەندروست مامەڵیان لەگەڵ بکەن و لە دوای 3 ساڵی کاتێک منداڵ تاوای نیشانەکانی ئۆتیزمی دەرکەوت تەشخیص کراکە منداڵێکی ئۆتیزمە چۆن بتوانین پرۆگرامێکی سیستەمی پەروەردەیی بۆ ماڵی منداڵەکان دابنین لەگەڵمان بێت. سڵای خوارد لێبێ کاک دکتۆرگیان سپاس بەخێر زۆر خۆشحاڵ بووم پێدانی ئەم دەرفەتە هەر ساڵ و سەلامەت ئینشاڵڵا. کاک دکتۆرگیان منداڵێک پێش تەمەنی 3 ساڵی هەر لە 6 مانگیەوە کۆمەڵێک بۆ نمونە نیشانەی تێدا دەردەکەون جا ئەمەیان بۆ منە ئیسیجابەی نییە بۆ بانکردن و ئەم ڕژێرەنانی کە لە دەوروبەردا هەیە یاخۆ پەیوەندی چاوی لەگەڵ دایکی بەهێز نییە کاتێک دایکێک بۆ منە زانستیانە زانی کە ئەم منداڵە گرفتی هەیە چۆن بتوانێ مامەڵەیەکی تەندروستی لەگەڵ بکە بۆی ئەم نیشانانە زەقتر نەبن لە منداڵەکەدا هاوکاری بێ تاوان لەو تەمەنەدا هیچ سنتەرێک تەمەنی بۆ منە خوار 3 ساڵی منداڵ ڕناهێنێ ئێمە دەبێت دایک و باوکەکە ئامادە بکەین کە بە شێوازێکی پرۆگرامێکی تەندروستی پەروەردەی مامەڵە لەگەڵ ئەم منداڵ بکەم بۆی ئەم منداڵە ئەو گرفتانێکە هەیەی ئەگەر تێشیدا واشی لێ نەکەین کە تێدا چارەسەر بێ گرفتەکان تێدا بوون منە زەق نەبنەوە. خۆی وەکو سەرچاوە علمیەکان پێشتر لە DSM-ی 4 ئەیوت پێش 3 ساڵان تەشخیصی ئۆتیزم مەکەن و ئەو مارکەی لێ مەدەن ئەو ناونیشانەی بۆ دامەنێن ئێستا ئەڵێن 2 ساڵ و نیویش ڕێپێدراوە لە DSM-ی 5 ئەتوانین بە گوێرەی هەندێک نیشانە کە ئاماژەتان کرد وەکو وەرگرتنی لە ڕادە بەدەر وەکو ئەوەی هەستەکەی منداڵ ئاگای لە چواردەوری زۆر کەمە زیاتر لەگەڵ خۆی مەشغوڵە وەکو نیشانەیەکی زۆر گرنگی تر هەیە کە ڕاوەستانی گەشەی زمانەوانیە منداڵی ئەوانەی کە ئامادەیان تێدایە بۆ ئۆتیزم تا 2 ساڵ و 3 ساڵ بابە و دایە و بمدەیە و من و هەندێک شتەڵێ بەڵام لە پڕ ئەوە هەر نامێنێ هەندێک نیشانەی ئەو هامان هەیە بەڵام بە حەقیقەت پێش 2 ساڵان بە هیچ شێوێ ئێمە تەشخیصی ناکەین لەبەرەوە منداڵ خەریکە گەشە ئەکا نازانین ئایا بینایی گوێی چاوی ئەو تەتەورانەکە لە مێشک و سیستەمی دەماری ناوەندی ڕوەدات بە چه ئاقارێکە ئەڕوا بە هیچ شێوە تەشخیصێ بۆ ناکەین هەرچەند دایک و بابە و نیگەرانە و بۆ نمونە منداڵەکەی 16 مانگیشێتی هەستەکە لە منداڵەکانی تری خۆی ناچێت یا لە منداڵی خزم و کەسەکان ناچێت هەندێشتی زۆر جیاوازی تێدایە ئەم جارە ئەبێ پسپۆری بوارەکە بە زیاتر دەروونناسی کلینیکی بێت یان دکتۆری دەرونیش بە تایبەت ئەگەر دکتۆری دەرونی منداڵان بێت پسپۆری وردەکەی ئەتوانن ئەو تەشخیصێ بۆ بکەن ویا ڕێکخرا و سەنتەرەکان کە ڕاهێنراون بۆ ئەمە بەستە ئەگینا ئەو تەشخیصێ تێدا نادەین بەڵام هەندێک نیشانەیش هەیە کە هەر لە 19 مانگ تۆزێ وەکو زەنگێکی ئاگادارکردنەوە دایک و باوک و دەروونناس ئاگادارە کاتەوە وەکوانەی کە باسمان کرد لەم حاڵەتانە چەند خاڵێک هەیە کە بە گشتی گەشەی منداڵ پێشەخاتوە ئاسانتریەکات یەکێکی ئەوە نەهێڵین ئالوودەی ئەم شاشەی ئەلکترۆنی شتە بێ زۆر ینی لە ڕادە بەدەر بۆ نمونە ڕۆژی لە نیو سعاتی ساعت و نیوە زیاتر خەریکی ئایپاد و مۆبایل و تەلەڤیزیۆن و ئەفلام کارتۆن و شت بێت ئەلبەت لەو حەدە ئاساییەوە بۆ گەشەی منداڵ پێویستیشە من خۆم بەپێی سەرچاوەکانیش مخالفی ئەو کەسانم کە ئاڵێ هەر گومانتان کرد منداڵ خەلەلێکی هەیە تر تەلەڤیزیۆن بکوژێنەوە و مۆبایل ئەسڵەن لە بەردەستی مەهێڵن و بە هیچ شێوە ئایپەد مەدەنە دەستی ئەوم پێشتێکی ناڕاستە بەڵام ئەبێ لە حەدێکا بێت کە منداڵ ئالوودەی نەبێت بەڵێ زۆر تێکەڵ نەبێ لەگەڵی بچێتە ناو شاشەکە لە جەهانی واقعدا بڕێتۆمانە ئەوە بابەتێکە بابەتێکی تر ئەوەی کە منداڵ هەر لە دوای 1 ساڵانەوە ئەگەر شەوان لە کاتی نووسن چیرۆکێکی کوردی بەسیتی کورتی بەسیت سادەی بۆ بڵێ لە ئاستی تەمەنی خۆی و عقلی خۆیان بێت نەختێک تێبگات و نەختێ سەرنج بداتوەمانە
هەر لە یەک ساڵی و لە چواردە مانگانەوە پێویستە هەفتەی 6 شەو منداڵ ئەو چیرۆکە دایک و باب بۆی بڵێن کە ئەوە هەم بەرگریە کات لە هەندێ تێکچوونی گەشەی زمان، لە هەندێ داڵغەلێدان، لە هەندێ وڕکگرتن و عەسەبی بوون لەگەڵ دایک و باب بەرگری لە هەموو ئەوانە کات لەم بەرنامە مەجالیەوە نییە بڵین کە چۆن بەرگریە کات، بەڵام دڵنیا بن کە ئەمە ڕێکارێکی زۆر باشە بۆ بەرگریکردن، بۆ پریڤێنشن، بۆ وقایە، ئەوەی کە پێڵێن وقایە لە چارەسەری باشترە ئالێرا خۆی ئەنوێنێ. تۆگەر ئەمانەت کرد لەگەڵ منداڵەکەت، منداڵ تووشی هەندێک خەلەل کە لەسەر ڕێگەشە هەیە، وەکو بۆسە، وەکو داو لەسەر ڕێگەشەی هەندێ منداڵەیە بەپێی بۆ ماوە بە گوێرەی ژینگە، لە هەندێ ماڵا ناسازگاری دایک و باب و ژاو و شەڕ و عەسابە زۆرە لە بینی براو خوشکەکانە، ئەوانە هەمووی داوە بۆسەن لەسەر ڕێگەشەی منداڵ. بەڵام تۆ بە چیرۆکەکە بە هەندێ دوورخستنەوەی لە شاشەی تەلەڤیزیۆن وشت کە زۆر مدمن نەبێ، زۆر ئالوودە نەبێ، موبایل و ئەوانە، هەروەها هەبوونی ئاژەڵی ماڵی لە ناو ماڵە، ینی قاز، مریش، کەروێشکی سەڵ، سەگ و پشیلە، ئەو خانەوادانەی کە حیوانی ماڵیان هەیە بەگشتی منداڵیان تۆزی خۆشحاڵتر و بەختەوەرترە و خەوە خواردنی خۆشترە، میوانی و سەفرۆشتیان خۆشترە، بەگشتی گەڕانەوە بۆ ماڵیان خۆشترە، ئەڵەی سە پشیلەکەمان چاوەڕێمانەکە، مریشکەکەمان چاوەڕێمانەکە. ئەوەیش فاکتەرێکە کە بەرگری ئەکات لە شتی خراپ و نەخوازرا و هەروەها تێکەڵاوبوون بۆچی قەدیم لە سیستەمی عەشیرەی خۆمانە لە گوند و شار و ئەمانە بەگشتی ئەم نەخۆشینانە کەمتر بوون و ئەوەندە زەق نەبوون، لەبەرەوەی منداڵ ئەخافڵا لەگەڵ برا و خوشک و کوڕە مام و کوڕە خاڵ و کوڕە پووری خۆی هەمویان لە حەوشێکی گەورە لە کۆڵانێکا بوون، ئەوەندە یاریانە کرد، ئەوەندە خۆش ماندووە بوون کە دەیان جار من لە تەمەنی خۆما هەر بیستومەکە بڵێن 50 ساڵ 50 ئەوەندە ساڵەوە پێش ئەیانوت منداڵی فلانە کەس پارووەکە لە دەم یا بوو خەوی لێکە فریای نەکەوت و پارووەکە بجاوێ، یا گڵاسە ئاوەکە نیوەت پێدا لە نیوەی ئاو خواردنەوە لە نیوە خواردنەوەست دەکرد منداڵەکە خەو بردیەوە. ئەو یاریە خۆشە، ئەو خۆشببختیەی منداڵ کە بەرگریە کات لە شتی نەخوازرا و لە نەخۆشینەکانی گەشە و شڵەژانەکانی گەشە وەک ADHD، فرە جوڵەی، ئۆتیزم، وەکو کێشەی کێشەی پەیوەندیەکان، وەکو هەندێک شڵەژانەی تر، هەموو ئەوانە بەشێکی لە یاری کۆمەڵایەتی و یاری بە گروپ و بە کۆمەڵە. بەڵام ئەو منداڵانەی کە لە شوقە گەورە بن، منداڵی تاقانە، منداڵی تەنیا و پەراوێز، حتمما مەترسی لەسەری زیاترە. ئەمانە هەندێ فاکتەرن بەگشتی کە وەڵامی پرسیارەکەی بەڕێستان کە ئەتوانێ وقایە و پێشگیری بکات لە دروستبوونی ئۆتیزم یا هەر شڵەژانێکی تری گەشەی منداڵ. لە گرنگترین خاڵیان دەتوانانی ئاماژە بۆ بکەین بۆ نمونە دایک ئەم منداڵێک کە هەیەی لە چوارچێوەی ئەم خانوویەکە تێدا دەژین دای ببڕیانی بۆ نمونە چونە دەورەوەی بە بەرنامە هەبێ، جا بۆ گەشت و سەیرانە، بۆ پاکەکانە، بۆ هاتوچۆی خێزانی و عایلێ، ینی ئەمان هۆکارێکی دەتوانین بڵین سەرەکێکە بۆ نمونە بە تەواوەتی زاڵبی بەسەرەوەی کام گرفتەیە پەرەسن مەسەرە جیاوازی تاکە کەسی منداڵە زانێ فروقی فەردی. بۆ نمونە ئەگەر منداڵێ تۆزێ لە ڕووی زمانەوە سست و لاوازە، بە حەقیقەت چیرۆکەکە بۆی گرنگترە، وە لەگەڵ مۆسیقا و لەگەڵ بەرنمەیە کە ئەم منداڵە حتمما بە ئامێری مۆسیقی، بە گۆرانی و سرودی منداڵان یان بە خوێندنی قورعان و هەر شتێکی تر، ئەو منداڵەی ئاوازی مۆسیقا لە ژیانیا هەبێت. ئەگەر گەشەی زمانەوانی خەلەلی بێ لەسەر ڕێگای، ئەگەر براو خوشکی نییە و لەگەڵ خاڵ و مامۆشتی شاتوچیان نییە لە شارێکی غەریبە، ئەم جار تێکەڵاویەکە بە پلەی یەکەمە و لە بیریشمان بێ ئەوەی کە ئێمە منداڵەکە لەگەڵ خۆمان ئەبینە پارک و ئەیهێرینەوە خۆشە بە سوودە، بەڵام وەک کەمالیات وایە ئەسڵی ئەو یاریە شەعبیە کە لە کۆڵان و باڵکۆن و سەربان و گەراجە لەگەڵ سێ چوار منداڵ بە حڕیەت ئەکرێت و هاوار و غاردان و شەڕ و ئاشبوونەوە شتی تێدایە، ئەو پارکە جێ ئەوە ناگرێتەوە. ئەگەر منداڵەکە مەترسی پەراوێزی لەسرە ئەمی تریان، ئەوە باش بۆم پرسیارەتکە من یەکەم جاریشە لە محازرشتی شەتای سەو پرسیارە پێش نهاتە، ئایا ئەمانە کامیان زەرورترن بە گوێرەی ژینگەی منداڵەکە و فروقی فەردی یا بڵێن جیاوازی تاکە کەسی، ئەتوانین بڵێن کامیان سەرێکی ترە. من خۆم نازانم ئەو چوار خاڵی کە ئاماژەم کرد، چیرۆک، مۆسیقا، حیوانی ماڵی، تێکەڵاوبوون
و هەروها خاڵێکی زۆر گرنگی تر لێن نەبوونی هەڕەشە و ترس و فشارە لەسەر منداڵ. جاری وایە منداڵ هەڕەشە و لێدانی لەسەر نییە، بەڵام دایکێکی هەیە چونکە دایکەکە مامۆستای پەرستارە ڕۆژی 100 جارەڵێ دەی کوڕی گیان ئەوە بخۆی زۆر باشە بەسوودە بۆت، دەی کوڕم ئەو پیتە ئینگلیزیانە فێر بە، دەی کوڕم عەرەبی زۆر بەسوودە، حتمما سعی تێدا بکە. دایک و باوکێکی ئەو هات بێت کە دایمە چاویان لەسرت بێت و دەنگت بدەن، ئەوش فاکتۆرێکی زۆر مەترسیدارە، یعنی حڕیەت و گەشەی ئاسایی لە منداڵە سێنێتەوە. بۆیە ئەم 5-6 خاڵە ناتوان بڵێم کامیان سەر بە گوێرەی ژینگە و جیاوازی تاکە کەسی منداڵەکە ڕەنگە یەکێکیان بێتە سەروی قایمەکە، یەکێکیان بێتە دووەم و یەکێکیان بێتە سێیان، بەڵام هەر 5-6یان زۆر گرنگ و پێویستن. باش بوو بۆنەی ئەو ئاماژەم بەوەیش کرد هەبوونی دایک و بابێکە زۆر هەستیارە، زۆر وردەکاریەکە لە ژیانی منداڵە، زۆر پێڵێ بکە مەکە، بخۆ مەخۆ، تەنانەت ئەگە بە خۆشیش بێ بەبێت و ڕێ و هەڕەشەیش بێ، هەر نەفسی ئەو تێکەڵاو تقریبان وەکو شێواندنی ژیانی ئاساییەتی، وەکو بەستنەوە و نەوعێک هێنا. ئەگەر عەزیەتیشی نەدات جاری وایە منداڵیش هەست بازیەت ناکە، ئەوەی پێخۆشە، بەڵام ئەبێتە منداڵێکی ملکەچ و منداڵێکی تۆزێت داما و گۆشەگیر و ئەوانە وە سارد و سڕە بێ. ئەگەر منداڵەکە پێشی ناخۆش نەبێ، هەست باشکەنجە وازاریش نەکات لەو پێوتنانەی مڕەتە بەردەوامی دایک و باب. لانێکم ئەوەیە کە پاشەکشێکەکە لە ڕووی وزە و توانە ورە بەرزی ورەی پاشەکشێ ورەی نامێنێت کە تۆ بەردەوام دایک و با پێتەڵێن بکە مەکە، بخۆ مەخۆ، ئەوە باشە ئەوە خراپە. هەمی ڕۆژی بەتایبەت ئەگەری هەیە بۆ منداڵی یەکەم دایک و باوک زۆرتر ئەو هابن، یا منداڵی یەکەم ڕێک و پێکیانێت دووەمەکەی شوەکو ئەو بێت. ئەمانەیش هەندێک فاکتەرن بۆ بەرگری و پێشگیری لە هەموو شڵەژانەکانی گەشەی منداڵ و ئەوەی کە دوای ئەبێتە خاوەن پێداویستی تایبەت. ئەمانە تەنانەت ڕێخۆشکەریشن ئەگەر منداڵ هەر لە بۆ ماوەیە لە جنات یا هەبێت کە تووشی خەلەلێکیش بێت، بەڵام ئەم پاشخانە ئەگەر ئەو هابوو ئەو منداڵە زووتر چاکە بێتەوە، زووترەکەوێتە سەر ڕێگەی ڕاست. کار دکتۆر، ئەمە لایەنی کۆمەڵایەتی بەهێزبوون و ئەوانەمان باس کرد. زۆربەی دایکان گرفتیان لەوە هەیە بۆ نمونە منداڵێکی ئۆتیزمی سەر و 3 ساڵیان هەیە. ئەم منداڵە چەند ڕێگای شێوازی علمی و ئەکادمیشان لەگەڵ تاقی کردوێتەوە بە هیچ شێک ناتە ژێرباری ئەوەی کە پەیوەندی چاوی بەهێز بکات. جا پەیوەندی چاو بۆ نمونە بۆ خۆمان دەزانین کە بنەمایەکی بەهێزە بۆ بەهێزبوونی لایەنی کۆمەڵایەتی، لایەنی زمانەوانی، بۆ باشکردن یانی بۆ نمونە ئەو ڕەفتارە هەڵانەی کە هەیەی. چۆن یعنی سەریعترین ڕێگا، کاریگەرترین ڕێگا کە بتوانین پەیوەندی چاوی منداڵێکی ئۆتیزم بەهێز بکەین کام ڕێگایانە؟ با من شتێکتان بیرخەمەوە، ئەو کەمبوون و نەبوونی پەیوەندی چاوە نەک منداڵەکە لە گەشاقاتە دواوە هەندێک بۆ دایک و باوکیش زۆر ماندووکەر و بێزارکەر. دایک و باب مامۆستای سەنتەر و ڕێکخراوەکان لە عیادە دکتۆر ئەس هەموو کەسی حەزەکە ئەو منداڵە بە چاو پەیامێکی پێ بدات، بڵێ من ماندووم، من خۆشحاڵە، من سپاستانەکە، من ڕقم لێتانە. ئەوە زۆر خۆشترە تا ئەوەی کە پەیوەندی چاوت نەبێت. بۆ خەڵکی تریش زۆر خراپە ئەو شتە. بەڵام ئەگەر بڵێن سەریعترین و باشترین ڕێگاکان بە گوێرەی تەمەنی منداڵ بام پێتان بڵێم یەکێکی کە ئێمە بە خانەوادەکان ئەیڵێن چەند ساڵە من پیان ئەڵێم هەندێکیان ئەڵێن بەڕاستی بەکارمان هێناوە سوودی بووە ئەوەیە کە هەموو ماڵەکەی بۆ پڕکەن لە لافیتە و ڕسم و ڕوژێنەری ڕنگ و وێنە. بۆ نمونە ئەو دیوارانە ڕسمی ئاژەڵ و پەلەوەری پێوە بێ، فڕۆکە و سیارەی پێوە بێ، دیوارێکی تر کاچێ بەرەو ئاو دەستوەمانە فرچە و ددان و شامپۆ و سابوون و ئەوانەی پێوە بێت. ئێمە حەزەکەین منداڵ کە چاوی هەڵبڕی لە سەنتەریا لە ماڵەوە شتێکی سەرنجڕاکیش ببینێ، خۆی ئەوە بەرەبەرە مەدانی بیناییەکەی فراوانەکات، حەزی لە پەیوەندی چاوە، ژێرخانە دروست دەکات کە لە 2-3 ساڵی داهاتووە ئەو منداڵە پەیوەندی چاو کەمکەم لەگەڵ گەورەکان دابمەزرێنێت و بێجگەلەوە لە فێربوونیش دوا ناکەوێت، بێجگەلەوە لە فێربوونیش دوا ناکەم. من پیان ئەڵێم ئاو دەستان ئاشپەسخانەتان، ژۆری نووسنتان، هۆڵەکەتان، حەوشەکەتان ئەبی پڕ بێ لە لافیتە و ڕسم و وێنە و ئەو وەختە هەندێشتی مجەسەم وەکو بووکەڵە، وەکو قەفەس، وەکو نازانم لە عابە هەڵواسرا بێت بێجگە لە وێنە و ڕسم. ئەوە سوودێکی زۆرە گەێنە بە مەسەلەی و پەیوەندی چاوە. بێجگەلەوە شتێکە لە سەرچاوەکانە هەیە کەمتر لە سەنتەر و عیاد و شتەکانی ئێمە بە خەڵکیڵێن مەسەلەی ڕایدینگ یا سواریە، سوارکاری، ئەسپ و کەر و ئێستر و ئەوانە چوارپێی ڕاستەقینە منداڵ ئەگەر سواری ببێت، چونکە ئەبێ لەم لاوە نەکەوی لەو لاوبەر نەبییتەوە تقریبەن
هاوسەنگی ڕاگررتنەکەی فرلایەنە ئەو منداڵە کەمێ لەو خۆڕاماویە لەو تێڕامانی بەرەو دەرونی خۆی ئالەوە تۆزێ دەربازەوێت و حەزیشی پێەکە ناچاریشە ناچارە حەزی پێ بکات هاوکاریمانەکات ئەگەر منداڵ لە بەرنامەی هەفتانەیە من بینیومە لە سنتەرە پێشکەوتوەکانی جەهانەوە لێرە هەندێک دایک و باوکەکانمان توانی ویانە هەفتەی 2 جار 3 جار سعاتێ 45 دقە سواری کرد و ئەسپوشتی وابێت ئەوەیش پەیوەندی چاوی تۆزێ باشترەکات ئەو تەرکی زوشتی باشترەکات ئەوەی کە هەر ڕۆ دەروون و ڕۆناخی خۆی ئەڕوات ئەوە کەمە بێتەوە ئەمجار ڕۆجهانی بیرون دەرەوە هەنگاوانێت و ئەگەری هەیە کە پەیوەندی چاوشتیشی باشتر ببێت بێزگەلەوە ڕێگایەکی ترمان بەو شێوە نییە ئللا فێربوونی چەند هەستەوەریش فێربوونی چەند هەستەوەری پێمان ئەڵێت لەگەڵ منداڵی ئۆتیزم کە ئەتێ بۆن منە قەڵەمی بدەیتێ فێری تۆپ و بازنێکی کێکە بە قەڵەمەکە بیکاتۆمانە لەشت بە لەشیەوە بێت ڕانت یا شانت تۆزی پەیوەندیان پێکەوە هەبێت هەروەها بە بۆن و تام و ڕنگ و ئەوانە بۆ نمونە کە وشەی تیژی فێرەکەی وشەی تیژ و فێریەکەی بیڵێتەوە یا شتێکۆمانە بیبەرەکە ڕاست لەبەر لوتی بێکە ئەو هەبۆنێکی پێوەکە یاگەر دڵت بۆی نەسووتێ زۆر تیژ نەبێ بیبارەکە تۆزێ لە دەم و زمانیشی بدەی ئاسایی ئەگەر لەو بیبارە هەرە تیژانە نەبێتۆمانە یعنی کە شتێکی فێرەکەی بە چەند هەستەوەری چەند هەستەوەری چەند هەستەوەرێک بەکاربێت لێ کادا چەند هەستەوەرە فێربوونی چەند هەستەوەری ینی تام و بۆن و ڕنگ و دەنگ و تقریبان بتانی هەمووی پێکەوە بەکاربێنی و لەم بوارە شاشەی لەمسیش زۆر باشە بۆیە من بەندێ خانەواداڵێم و بە هەندێک لە دکترا و کارەکان ئەڵێم منعیان مەکەن لە ئایپەد و مۆبایل وشت شاشەی لەمسیانی چۆن ئایپەدێکی گەورەیە بەرنامەی تێدایە تۆ بە پەنجەی خۆت هەندێک ڕسم و شتەکەی ناوی خۆتە نووسی پیتێکی ئینگلیسی فێربووی ئەینووسی ئەوە بۆ منداڵی سەروی 7 ساڵ کە کەم خەریکەشت فێرە بێت ئۆتیزم زۆر باشە ئەو شاشەی لەمسەیش تمیشا بەجێی قەڵەمەکەت و ئەو هادابنەی هەستی لەمس ڕاستەوە خۆ ئیشەکات ئەوەیش گەرمایەک و لێکخشانێ دروستەکات کە هەر بۆ دیسان وتمان هەموو ئەوانە چ بکەین کارێ بکەین کە منداڵ لەوە کە زیاتر قوڵ بێتەوە بچێتەوە ناخی خۆی تۆزێ بەرەو جەهانی دەرەوە و پەیوەندیەکان و کارلێک یا تەواصل پێگەیاندن لێگەیشتن پێگەیشتن بەرەو ئەوە بڕوە ئەم مەجموعە ڕاهێنانانەیش ڕعایەتکردنی ئەوانە ئەتوانێت زۆر بەسوود بێت